في راديو دنگی گلدبن لەرکوبی سەروانن سڵاوتان لە بێم کاتتان باش فەرمەتی هاوکارانم هەوڵەکانم ڕۆ چهارشەممە 3 کانونی یەکەمی 2024 تان پێشکەشەکەن. دوێنێ پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی 3 مانگە ناتوانن هیچ زانیاریێک لەبارەوە بزانن داواکاریەی نوێیان پێشکەش کرد. هەرێک لە ڕێزان سەرجار ڕێزی ئوستورەی مەزڵوم دنج و فاق ئۆزگور ئەرۆڵ لا پارێزەرانی نووسینگە یاسایی سەدە بۆی بتوانێت دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان و عومەر خێری کۆنار حاوڵ هێڵدرم وی ساکتاش ئەنجام بدەن سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێبەرایەتی زیندانی ئێمرالیان کرد. لە ڕۆژی 25 ئاداری 2021 کۆتایسە هیچ زانیاریێک لەبارەی ڕێبەر ئۆجەلانەوە بەردەستنیە داواکاری بنەماڵ و پارێزەران پاساوی سزای دیسپلین ڕەت دەکرێتەوە و ڕێگری لە دیدارەکان دەکرێت. لەکێک لە دو سەردانەکانی پارێزەران کە لە دەی تشرینی یەکەمی 2023 دا ئەنجام درابوو دادگا وەڵامی داواکاری پارێزەرانی ئاشکرا کردووە کە سزای دیسپلین بەسەر ڕێبەر ئۆجەلان و زیندانیانی دیکەدا سەپێنراوە. دادوەر ئاماژەی ببورن دادوەر ژمارەی دۆسەی سزا ئاماژە بۆ کراوەکە و پەراوەکانی بە پاساوی ئەوەی لە ڕاگەیاندندا بڵاو دەکرێنەوە نیشان نەدابوو. لە درێژەی کار و چالەکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 38مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی گور مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە لە ڕۆژی 38میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کرد و بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێ. ماوەیەکە دەوڵەتی چۆرێک هێرشێکی چڕی بۆ سەر باشووری کوردستان و باکووری ڕۆژهەڵاتی سووریا زیاد کردووە. بەپێی ئاماری ڕێکخراوی CPT ئەمریکی تەنیا لە ماوەی ساڵی 2023دا 24 هاوڵاتی بوونەتە قوربانی 15 کەسیان شەهید بوون 13 دیکەش بریندار بوون. هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیش بۆ سەر باشوور ڕۆژاوی کوردستان تا دێ چڕ دەبێتەوە. بێدەنگیش بەرامبەر بەو هێرشانە لە مواسسەکاندا بەردەوامە. چالاکوانانیش دەڵێن پێویستە گەلی کورد لە دژێرشەکانی دەوڵەتی تورک بوەستێتەوە و یەک دەنگ و یەک هەڵوێست بن. لا شێوەیەکی زۆر دڕندانە جینۆسایدی خەڵکی کورد دەکات. پێم وایە دەوڵەتی تورک گرفتی هەیە یاخود بڵێن گرفتێکی سایکۆلۆژی هەیە لەگەڵ نەتەوەی کووردا هەروێنە و هەر پێناوهێنانی کورد لە هەر شوێنێکدا بێت ئەو پێی سەخڵەت دەبێت. بۆیە بە هەموو شێوەیەک پەلاماری باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و لە باکووریش بە هەمان شێوە چالاکی دەکات. من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یا باشووری کوردستان وا باشەکە دژ بەو ڕژێمە بوەستنەوە بە چالاکی و ناڕزایی. ئێمە دەوڵەتی تورک شەرمەزار دەکەین لەو هێرشانە کە سیادەی دەوڵەتی عێراقیش پێشێل دەکات. دەبوایە دەوڵەتی عێراقی لەسەر ئەو پرۆسەی بەردومانکردن و ئەوانە بێتە دەنگ و سیادەی خۆی بپارێزێ. بەڵام بەداخەوە دەوڵەتی عێراقیش دەوڵەتێکی وەکو دەوڵەتی چاڵۆشاوە حسابی بۆ دەکرێت چونکە ناتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێ نەیتوانی وە تەنانەت ناڕزایەتێکیش لە پەرلەمانی عێراقی دەرببڕیان پرۆژە یاسایەک دەبکات دژ بەو داژکاری و بدژ بەو دەستدرێژانەی کە لە دەوڵەتی تورکیا دەکات. بەداخەوە کە هۆکاری کە هەیە هۆکاری ناوخۆیی کە دەستی دەگیرێ یاخۆ هاوکاری دەکرێت و یاخود بڵێن ڕێی پێ دەدرێت جۆرێکە لە خیانەتکاران بەشداری دەکەن لەم پرۆسەیە. هەر لە چاک ئاسۆس و قەندیل و بگرە هەتا لە سوڕێتەوە کۆبانێ و هەموو شوێنەکانی کوردستانی گرتوتەوە کەوتۆتە بەر هێرشی پەلاماری فڕۆکەکانی تورکی داگیر کرد.
لەسەر هەموو کوردێک ئەرکە بە ئەرکی خۆی بزانێ هەست بە بەرپرسیارەتی بکە. بڕیار بوو کە ڕۆژی 13 نوێی 2023 جەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان لێ بدرێت، بەڵام تاوەکو ئێستا بایکۆت لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بەردەوامە. بەڕاستی ناقێکە بە مامۆستایان بە فەرمانبەران حەقی هەمووی خواردووە، ینی قوتی هەمووی خواردووە، وەک حودوایە تێر ناخوا نازانم هۆکەی چییە. مافی چەند کەسی کوشتووە، مافی تەلەبەی کوشتووە، خوێنکاری کوشتووە، ینی دەستی خستۆتە بینی فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایان. ینی حەقی یەق نایە بە مامۆستایان بە فەرمانبەران، حەقی نایەوە بە خوێندن. نازانم چاوەڕێی چی بکەیت لە کەسێکی نەخوێندەوار، چاوەڕێی خوێندەوار حەقی خوێندەوار نایە. ئەوانیش نیان کردایە، ینی وای لێتێ خوێندن ئەکرێ بە پارە واز بکەن. ئەگەر ئاوا بێتە ینی چەند کەس هەیە فەقیرە، مناڵی فەقیرمان زۆرە، ناوێ بۆ شێوەیە بێ. ئەوانیش بایکۆتیان کردایە وەکو ئێمە، ئەوانیش هەر نەیان بۆیە، بەس ئێمە هەر بەردەوامی. ئەگەر حکومەت بێت یەک ڕۆژیش داواکردن یەک پێیان بەسە. قسەیەکی کوردی هەیە ئەو کەسە ئەلفێکی بەسە، بەس دیارە ئەمانە حکومەت نین، دیارە ئەهلی حکومڕانی نین، بەس ئەهلی دزی و جەردەن سلماندیان کە کوردایەتێکیشیان هەر بۆم دزی جەردەیە بوو، بۆ میلەت نەبووە، خۆیان سلماندیان، پێویست ناکە خەڵک پێی بێتاقەت بم قسەیە. حکومەت دەرگای قوتابخانەکانی داخستووە، ئێمەدامان نەخستووە، ئێمە حەزەکەین ئێمە بووینە سەر شەقام وەکو مامۆستا، حەزەکەین دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. پێمان ناخۆشە چونکە ئێمە ئەرکی خۆمان ئەبێت جێبەجێ بکەین، بەس کاتێک کە حکومەت قوتابخانەکانی داخستووە ئێماڵین حکومەت شکات لێەکەین داواکەی مامۆستان جێبەجێ بکەم با لە وەرزی دووەمە قوتابخانەکان بکرێتەوە. لە ساڵی ڕابردوودا بەپێی ئامارێکە بڵاو کراوەوە 779 ڕۆژنامەنووس لە جیاندا دەستگیر کراون. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی پامنەرانی بە سنوور چەنێ لە ساڵی ڕابردوودا 779 ڕۆژنامەنووس لە سەرتاسەری جیاندا دەستگیر کراون، هەرێک لە ئێران و تورکیاش لە ڕیزی وڵاتانی مەترسیدارن بۆ ڕۆژنامەوانان کە پۆلێن کراوە. ڕێکخراوی پامنەرانی بە سنوور راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردوەوە، تێیدا هاتووە تەنیا لە ساڵی 2023دا 121 ڕۆژنامەنووس لە چین، 69 ڕۆژنامەنووس لە میانمار زیندانی کراوە، هەروەها لە بێلاڕووسیش 55 ڕۆژنامەوان دەست بەسەر کراون کە تا ئێستا 39 کەسیان لە زینداندان. هەروەها راپۆرتەکە ئاماژە بۆش کراوە تورکیا و ئێران و ئەفغانستان لە ڕیزبەندی مەترسیدارترین وڵاتانن بۆ ڕۆژنامەوانان کە بە جۆرێک تەنیا لە ساڵی ڕابردوودا لە ئێران 58 ڕۆژنامەوان، لە تورکیاش 49 ڕۆژنامەوان دەستگیر کراون. ئەمڕۆ هەفتەیەک ڕۆژی تەواوە پارتی دموکراتی کوردستان ڕۆژنامەوان سلێمان ئەحمەدی ڕفاندووە و کەس نازانێت چی لە گرۆ و دۆخی چۆنە. تێمی پارێزەرەکانی زیاتر لە دەجار سەردانی لایەنامنیەکانیان گرۆ بۆ دۆزینەوەی شوێن و چارەنووسی، بەڵام هێزانامنیەکانی پارتی دموکراتی کوردستان ڕێگەنادەن بە بینین و زانیاریش لەسەر شوێنەکە ئاشکرا ناکەن. نادی زریان سەرۆکێڵەخی کەرکووکی سندیکا ڕۆژنامەوانانی کوردستان دا ئاشکراکردنی چارەنووسی سلێمان ئەحمەد دەکات. هەیبەتێک بۆ سندیکاکان، هەیبەتێک بۆ ئەو جیهە معنیانەی کە مامەڵاکەن لەگەڵ ڕۆژنامەنووس و لەگەڵ دۆخی ڕاگەاندنا بجێردرێتەوە، چکە لە نەتیجەیە ئەمانەش کوڕی ئەم وڵاتەن و ئەمانەش خزمەت بە حکوومەتەکەن. حکوومەتی جوان ئەوەیە کە ئازادی تایە، کە ڕۆژنامەنووس بە شێوە تەندروستەکەی کاری تێدا دەکا، پێویستی بەوە نییە بە مەمشارنەوە. من داواکارم کەیسەکەی دراسێکی جوانتر بکرێت بۆ خەڵک ڕابگەندرێت. ئەم ڕۆژنامەنووسە ئایا کەیسەکەی ڕۆژنامەوانیە لەسەری گیراوە یا لەسەر هەر کەیسێکیکە گیراوە ئاشکرای بکەن و دادگاکانیش با ڕێگا بە پارێزەرەکانی بدەن لەسەر کەیسەکەی قسە بکەن و داکۆچی لە کەیسەکە بکەن. بۆ ڕۆژی دووەم دانیشتوانی دۆڵی خەلەکان بۆی خراپی ڕێگای ناوچەکان و نەبوونی کارەبا و گرتبوونەوە لە ئێستا لە ڕێگای سەرەکی نێوان دوکان و ئیداری ڕاپەڕینیان داخستووە و ئەوش لە کاتێکدا کە مەجاری چوارەمە هاوڵاتیانی ئەو ناوچەیە بە داواکردنی خزمەتگوزاری لە ناوچەکان گرتبوونەوە ئەنجام دەدەن. بۆ ڕۆژی دووەم لەسەرێک ئەمڕۆژ دانیشتوانی دۆڵی خەلەکان بۆی خراپی ڕێگای ناوچەکان و نەبوونی کارەبا گربوونەتەوە و ڕێگەی سەرەکی نێوان دوکان و ئیداری ڕاپەڕینیان داخستووە و بە شەکلامان دەبوانی گربوونەوەکە دەڵێن درێژە بە خۆپیشاندانەکان دەدەن چیتر ڕێگە باتوچۆی وتمبێ لە بار هەڵگرەکانیش لە ناوچەکەدا نادەن. ئەوش لە کاتێکدا کە مەجاری چوارەمە وڵاتیانی ئەو ناوچەیە بۆ داواکردنی خزمەتگوزاری لە ناوچەکان
گربوونەتەوە. بەپێی ئەماری مێدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی ساڵی ڕابردوودا 122 ژن بەدەستی کەسی و کارەکانی لێران کوژراون، زۆرینەی تاوانەکانیش لەلایەن هاوژینی ژنەکانەوە ئەنجام دراون. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەواڵی کوژرانی ژنێکیان بڵاو کردوتە دوێنێ کە لەلایەن براکەوە خنکێنراوە. هاوکات ئاماژیان بۆ کرۆ کە لە ماوەی تێنیا ساڵی ڕابردوودا پشڕاست کراوەوە لە شارە جیاجیەکانی ئێراندا 122 ژن بەدەستی کەس و کارەکەی کوژراوە، بەشی هەرە زۆری تاوانەکانیش لەلایەن هاوژێنی ژنەکانەوە ئەنجام درراوە. ئەمەشە پۆشکراوە شارەکانی تاران و ئەلبۆرز و ئۆرمیە زۆرترین حاڵاتی ژن کوشتنی تێدا تۆمار کراوە. ساڵی 2024دا بە کوژرانی ژنێک لەلایەن براکەوە دەستی پێکرۆ لە هەواڵەکەدا هاتووە کە ئێوارەی ڕۆژی سێشەممە لە پارێزگای ئیلامی ڕۆژهەڵاتی کوردستان برای خوشکەکەی خۆی خنکاندە و پاشان خۆی ڕادەستی پۆلیس کردووە. تۆمەتبارەکەدانی بە تاوانەکەیدا ناو بەوەی قوربانیەکە خوشکی خۆیەتی و بەسەر پۆشەکەی سەری خنکاندوێتی. ڕژێمی ئێران سەرباری فشار و سەرکوتکاریەکانی بەرامبەر بە ژنان لە کۆتا ڕۆژەکانی 2023دا لە 3 ڕۆژدا 4 ژنی لە سێدارەداوە، بەوە ژماری ئەو ژنانی کە لەو ساڵەدا لە سێدارەدراون گەشتۆتە 25 ژن. بەپێی راپۆرتێکی دامەزراوی ئەنجومەنی ژنانی ئێران، ڕژێمی ئێران بەردەوامە لە جێبەجێکردنی سزای لە سێدارەدان و کۆمڕازێک بۆ چاوترسێنکردنی خەڵک و ڕێگریکردن لە ئەگەرەکانی دروستبوونی هەر ناڕەزایەتێک کە پشکی شێر بەر کەمینەی ئاینی و نەتەوەیەکانی ناڕەزایەتی سیاسیەکان و ژنان دەکوێت. هەر بەپێی بڵاوکراوەکانی ئەنجومەنەکە بەراورد بە ساڵی ڕابردوو لە سێدارەدان بە ڕێژەی لە 143 زیادی کردووە. لە مانگەکانی تشرین یەکەم و دومی 2023دا نزیکەی 200 کەس لە سێدارەدراون، بە گشتیش لەو ساڵەدا نزیکەی 850 زیندانی لە سێدارەدراون، 15 زیندانی سیاسین و 25 ژنن. لەو ژمارەش 10 ژن زیاترە بەراورد بە تێکرای گشتی ساڵانی ڕابردوو کە 15 ژن لە سێدارەدراون. بەکۆی گشتی لە ساڵی 2007 تا ئێستا 228 ژن لە گرتوخانەکانی ئێراندا لە سێدارەدراون. ئازارەتی کۆچبەرانی عێراق ڕایگەاندووە تا و کۆتایی مانگی حوزێرانی ئەمساڵ تاوی کەمپەکاندا دەخرێن و ئاوەرەکانیش دەگەڕێنرێنەوە و شوێنەکانی خۆیان. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لە ڕاگەنرایەکدا بڵاوی کردوێتەوە بڕیاری ژمارە 23466 ساڵی 2023 ئەنجومەنی وەزیران بۆ دابینکردنی پێداویستیەکان و کەمکردنەوەی بارەگار لەسەر ئاوارەکان لە گەڕانەوەیاندا هاوکاریان دەکرێت. ئەمەژە بۆشکرا بۆ مانگی لەگەڵ حکوومەتی ماوە سەرچووی هەرێمدا لە ژنێکی تەندروستی پەروەردەی پێک دێنرێ بنبەستی گەڕانەوەی ئاوارەکان و داخستنی کەمپەکان لە ڕۆژی 30 حوزەیرانی 2024دا و تەواوی کەمپەکانیش لە هەرێمی کوردستاندا دادەخرێن. هاوکات دەوەشی خراوەتە ڕوو لە کۆی 170 کەم لە تاوی عێراقدا ئێستا تەنها 26 کەم ماونەتەوە بۆ پێی زۆرینەی ئاوارەکان